نەخۆشێکیان هاوردیا مامۆستا ئەمە زمانی نییە وتم وەڵڵاهی منە پیشانە ناکەم ئەگەر دێنە ژوورەوە چایتان بۆکەم ئاوتان بۆکەم بێک و دوعای خێری بۆکەم بەس بەخۆ ئەم پیشانە ئیشی بوو وتیا وەڵڵا مامۆستا هەر بخوێنە سەر وتم ئەوە بارانە بارێ دەست لەخوا بەرزەکەم خوای شفای ئەم نەخۆشە بەخوا من ئەم ئیشانە ناکەم بۆ یعنی تەسەوور بکەن لە یەک شتە ترسام لێگە لەوە ئەترسام بیهێنە ماڵ منەوە چاک بێ ئیتر لەوە دەرگەیە فیتنە لێکرێتەوە مامۆستا هەتا ماوە دەرگەدا ناکرێت بۆ زۆر جار کەسێکە چێتە لایەکێ لێەوە ئیتر یەکەم خۆخۆرە ئەو کەڵکانی خەڵکە چێتە لایەنە 4 نەفەر شفا لەسەر دەست ئەو وەرەگەی ئیتر ئەبێتە 400 نەفەر نانی 350 ئەخوا بە بەلاش 50 ئیشتیا کردووە بۆیە ئینسان دایمە بترسێ لە فیتنە لە دەور شتێ تەخوای خوا زۆر مهم چکە من کڕیاری نەفسی خۆمم بۆ قیام بەخوا خۆم بۆ خەڵک ناخۆشم بە ئیزنی هەر کەسێ لە ئێمە ئەبێ ئەوە بەرنامە و ژیانی من خۆم ناکەمە پرد و خەڵک بە بام ناچێت بۆ بەهەشت خۆم کەومە دۆزەخەوە ئیبن جەوزیە فەرمێ ڕۆژێ قسەمە کرد ئەکەوتە بیرم وتم من 10,000 نەفەر وای گوێ لەم نەگرێ ئەڵێی چی خوای فەروەردگار ئەمانە بچنە بار تۆ منیش